دوای ناکۆکیەکانی ڕۆژی هەینی سەرنجام درەنگانێکی ڕۆژی شەممە کۆنگرەی 26مینی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە کەشوهەوا کۆتایی پێهاتوو. وڵاتان واژۆیان لەسەر ڕێکەوتنی ئەنجامەکانی کەمکردنەوەی دەردانی گازە زیانبەخشەکان بۆ 2030 کرد. وڵاتانی بەشداربوو نەیانتوانی بگەنە ڕێکەوتنی کۆتایی لەسەر هێشتنەوەی قەتیسبوونی گەرما لە 1.5 پلەی سەدیدا وەک ڕێژە و ئاستی ستاندارد. ئەم ڕێکەوتنە پاش 2 هەفتە لە گفتوگۆی بەردەوام و دوای ئەوە دێت کە بڕیار بوو لە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی هەینی کۆتایی پێبێت. بەڵام دانوستانەکان بەهۆی ناکۆکی لادەربڕین و گزارشت سەبارەت بە سوتەمەنیە بەردینەکان بۆ کۆتایی ڕۆژی شەممە دواکەوت. سەرەتا وڵاتان داوایان کرد لە ڕەژنووسی کۆتایی کۆنگرەکەدا ئامانجی گەورە دیاری بکرێت بۆ سنووردارکردنی دەردانی دۆمۆکسیدی کاربۆن. بەڵام ناڕەزایەتی چین و هیندستان نزیک بوو ڕێکەوتن بگەێنێتە بنبەست. تا سەرنجام لە ڕەژنووسەکەدا دەستەواژەی پێویستە وڵاتان خێراتر بن لە نێشتنی هێزی خەڵوزی کەم نەکراو و کەمبوونەوەی سوتەمەنی بەردینی ناکارە گۆڕدرا بۆ کەمکردنەوەی قۆناغ بە قۆناغ. ئەوەش لە ئاست خواستی زۆرێک لە وڵاتان و چالاکانی بواری ژینگەدا نەبوو. سەبارەت بە گۆڕینی دەستەواژەی کەمکردنەوەی دەردانی غازی دۆمۆکسیدی کاربۆن و کەمبوونەوەی سوتەمەنی بەردینی ناکارە بۆ خاوکردنەوەی ناڕەزایەتی زۆر لایەنی لێکەوتەوە. لەو چوارچێوەیەدا سویسرا و چەند وڵاتێکی دیکە ناڕەزایەتیان دەربڕی. هاوکات خۆپیشاندانێکی گەورەی چالاکوانانی بواری کەشوهەواش لە گلاسکۆ بەڕێوە چوو داوا کرا وڵاتان ڕێگە بگرن لە بەرزبوونەوەی زیاتری قەتیسبوونی گەرمی زەوی. چالاکان کۆنگرەکان بە شکست خواردوو ناوبرد. بەو پێی وەک هاوشێوەکانی پێشووی سیاسیەکان نەیانتوانی بڕیارێک دەربکەن بۆ پاراستنی ژینگە و ڕێگری لە قەتیسبوونی زیاتری گەرمی زەوی. لە بەرامبەر ئەم ڕێکەوتنەدا هێشتا نەتەوەیەگرتوەکان پێی وایە کەشوهەوای زەوی بە ئاراستەی دۆخی کارەساتدا دەڕوات بۆ بەرزبوونەوەی 2.7 پلەی سەدی. بەڵام ئەم ڕێکەوتنە نوێ هەنگاوێکی ئەرێنیە بۆ ڕێگری لە دەردانی دۆمۆکسیدی کاربۆن و بەکارهێنانی خەڵوز و کەمبوونەوەی سوتەمەنی بەردینی ناکارا کە 2 سەرچاوی سەرەکین بۆ دەردانی گازی گەرم. خاڵێکی دیکەی داواکاری نەتەوەیەگرتوەکان بریتی بوو لەوەی قەرەبووی وڵاتانی هەژار بکرێتەوە لە کارەساتە سروشتیەکاندا کە بەهۆی زیادبوونی قەتیسبوونی گەرمی و گۆڕانی خێرای کەشوهەوا ڕوودەدەن کە ئەو وڵاتانە کەمترین ڕۆڵیان هەیە لە زیانگەاندن بە کەشوهەوا و دەردانی گازە زیانبەخشەکان. بەڵام لە زیاندا زیانەکانیان زیاترە لە وڵاتانی دیکە. بەڵام وڵاتانی زلهێز بە تایبەت وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دژی ئەو پێشنیازە بوون. ئالۆک شارما سەرۆکی کۆنگرەی گۆڕانی کەشوهەوا کە لە سیوێکی مانگی ڕابردووە لە شاری گلاسکۆ ئسکۆتلەندا بەڕێوە دەچێت دوای گەیشتن بە ڕێکەوتن لە لێدوانێکیدا ڕایگەاند. دەمەوێت بە نوێنەری هەموو وڵاتان ڕابگەێنم لەوەی زۆر نیگەران و داوای لێبوردن دەکەم بۆ ئەو شێوازی بەرەو پێشچوونی پرۆسەیە. شارما باسی لەوە کرد کە لە ناومێدی قوڵ تێدەگات بەڵام گرنگە هەرچۆنێک بێت ڕێکەوتنەکە بپارێزێت. Delegates, please.